سیستەمی پارکینگ لە ناو بازاڕی شاری کەلارە. هەدەفی ئێمە لەم سیستەمە ئەو بۆ کە پێشووتر هەم ڕێگەی هاتوچۆی هاوڵاتی و هەم جوڵەی ئۆتۆمبیل بە شێوەیەک بوو کە بووە ماوەی بێزاری بۆ خەڵک. هەدەفی ئێمە زیاتر کۆنتترۆلکردنی جوڵەی ئۆتۆمبیلە لە وەستانی ئۆتۆمبیل لە هاتوچۆی ئۆتۆمبیل. تەنانەت هەندێک جار سەر شۆستەکانمان ئەگیرە کە خەڵک هاتوچۆی پێ بکە ئۆتۆمبیل ئەیگرت. ئێستا بەم سیستەمە هەم جوڵەی ئۆتۆمبیل هەم شوێنە گشتیەکان هەمووی بە شێوەیەکی زۆرجان ڕێکخراوەتەوە و هەم ئەبێتە داهاتێک بۆ شارەوانی کە ئێمە لە ساڵانی ڕابردۆ بە ئێستاشەوە چەندین پرۆژەمان لەسەر داهاتی شارەوانی کەلار جێبەجە کردو لە شاری کەلارە و هەم سیمای شەقامەکان جوانیەکی تا ڕادەیەکی باشی پێوە دیارە. پارەکەیشی شتێکی ئەوتۆ نیە، پارەیەکی ڕەمزیە کە ئەوە بەرهێنە ئەو کەسێک کە کۆمەڵی کارمەندی ئیشەکە لەسەر شەقامەکانە بۆ ڕێخستنی جوڵەی ئۆتۆمبیلەکان وەری ئەگرێ. ئەمە هەنگاوی یەکەمەکە ئێمە دەستمان پێکردو بۆ بەشێک لە شەقامەکانی ناو شاری کەلار کە لە ئێستادا دەست بەکار بووە بە شێوەیەکە کە ئاستەنگی هاتوچۆ لە بەردەم هەم پیادەی هاوڵاتی هەم لە جوڵەی ئۆتۆمبیل نەماوە. ئەگەر ئەم هەنگاوە سەرکەوتوو بێ ئێمە هاوشێوەی شارەکانی تری جیهان کە ئەو شوێنانەی شوێنی گشتین و لە ناو جەرگەی شارایە ڕێک بخرێتەوە بەوەی کە هەم بێتە داهاتێکیش بۆ شارەوانی. ئەم سیستەمە لەسەر شەقامەکانی ناو بازاڕی کەلار ئەو شوێنانەی کەلۆدێکی زۆری لەسرە جێبەجێ